بێگمان بەرنامەی باین باش کوردستان ئاستا بێ بەڕگەی تەندروستی نابێت ئەمڕۆژ بەڕگەی تەندروستیمان بۆیە ئامادە کردە سەبارەت بە بڕبڕەکانی کەمەر هەروەها هەبوونی ئازارتیایدا هۆکارەکانی چین ئایا چارەسەرێک بۆ ئەمە بەستە و گفتوگۆ زیاتر بە میوانداری دکتۆر ئارەس عوسمان پسپۆڕی ورد لە نەشتەرگەری بڕبڕەکانی پشت بەخێر بێ دکتۆر. بەخێراتی دکتۆر. ئێمە ئەمڕۆ تشتێک خینە سەر بڕبڕەکان بە تایبەت بڕبڕەکانی کەمەر چی دەکرێتەوە ئەگەر پێشەکیش باز لە بڕبڕەکان بکەی بەگشتی دوای بێتە سەر کەمەرە. خەڵکێکی زۆر ئازاری پشتیە کاڵەن پشت بە زۆختە بربڕەکانی پشت دەگرێتەوە کاڵین بربڕەکانی پشت بریتە لە بەلانی کەم و سیسوێ بربرە حوتی لە ملایە دوانزەی لە بەشی سنگایە پێنج ێمێنێتەوە کە کەمەرە دوایەوەش حەوزە زیاترین ئازار لە بەشی کەمەرایە چونکە بڵێن کێشی مرۆڤ زیاتر لەسەر کەمەرە ئازارەکە لە دروزەوێ. باشە کاتانە بە باسی ئەوە بکەین بۆ کارەکانی ئازار جگەلەوەی کە باسی کرد دڵی کێشێکی زیاتری لەسرە چۆ کارێکی ترێکە بێتە هۆی ئازار لە بەشی کەمەر. خۆی ئەگەر باسی بڕبڕەکانی پشکەین لە بەشی کەمەرە ئەگەر باسی شیکاری بڕبڕەکانی پشت بکەین خۆی ئاڵۆزە بریتە لە ماسوولکە بەستەرەکان گومانە من باسی بڕبڕی پشتەکەین. بەڵێ بڕبڕەکانی پشت پێکاتووە لە ئێسک بەستەرەکان ماسوولکە ئەمانە هەمووی لەوانەیە ئازار دروست بکە زۆربەی نەخۆشەکان کە سەدانەکەن بە شێوەیەکی کتوپڕ سەدانەکەن ئازارێکی زۆریان هەیە لە بەربڕەکانی پشتە بە تایبەتی کەمەر لە سەرەتادا کە دێن سەدامانەکەن ئازارێکی زۆریان هەیە لەوانەیە بەستەرەکان بێ ئەوەی کە پێڵێن دیسکردڕاگە بێ چارەسەری بۆ ئازارەکەیان بۆ بکەین. باشە دکتۆر چەند پارچەیەکی لێرە هێناوە بۆ ئەمە بینەرانی لەسەر ئەمانە ڕوون بکەیتەوە سپاس دەکەین. ئازەکەی قەڵەمەکەم نەرێ بەڵێ ئەمە نمونەیەکە لە بربڕەی کەمەر کاڵین بربڕە پێکاتوە لە ئێسک لە نێوان دوو بربڕەیە ئەم پێکاتەیەمانم هەیە کە پێڵێن دیسک بریتە لە کرکڕاگە ئەمە بەشی پێشەوەیە لە هەماشت لە دواوە جونگەمان هەیە دوو بربڕەکە لە سەریەکەن پێویستیان بە جوڵەیە جوڵەکە لە کرکڕاگەکەیە و لەو جونگایە هەیە ئەمە هەمووی بۆ هەیە ئازار دروستکە لە هەمان کاتە دەمارەکانیش. هەر لەسەر ئەو پارچێکە بەدەستەوەی بەشێک باز لە داخرانی جومکە ئەکەن یاخۆت داخرانی کرکراگە و کامیان دروستە ئەمەش چیەکە ئەو کەسە تووشیە بێت. بەڵێ خۆی لەگەڵ تەمانە وەکو چۆن بڵێن پێس چرچە بێ گۆڕانکاری بەسەرایە جومگەکانیش تەمەنیان پیرە بێ هەر لە 20 ساڵیەوە دەست پێکە 7 ساڵیەوە بۆ نمونە بە هەمان شێوە لە جومگەکانی ئەژنۆ ڕان پیربوریان بەسەریا لە هەمان کاتە لە بربڕەی پشتە ئەو کاتە لە دیسکەکەی ڕۆیە کە کرکڕاگە و لە جومگەکانیشا ڕوئەدا داخورانی کرکڕاگەکان ئازارێکی زۆری بۆیت هەموو مرۆڤێنە هەندێک مرۆڤ کە ئەو داخورانی کرکڕاگەی بۆیە لێخشانە دروزە بێ و سووربوونەوەیەک و گەرمی و ئازار دروزەکە لە جومگەکانیان. باشە دەمانێت بزانین ئەم حاڵەتە زیاتر حاڵەتی ئازار لە بڕبڕەکانی پشت لە ناوچەی کەمەردا زیاتر لە خانماندا تووشیم ئازارە دەبن یاخود لە پیاوانیشدا بە هەمان پێوەیە بە شێوەیەکی گشتی بە پێی ئامارەکان لە ڕاستی ئازاری پشت زیاتر بە شێوەیەکی گشتی لە پیاواندایە هۆکارەکەی بە شێوەیەکی گشتی بێگومان بۆ ماوەییە لەوانەیە خانمان زیاتر سەدا بکەن بەس بە پێی ئامارەکان پیاوان کێشیان زیاترەیە لە ئازاری پشتە. بەڵام دکتۆر ئەمە گوێبستی ئەو بین بەهۆی ئەوەی کەم خانمان زیاتر تووشی ئازاری پشت ئەبن یاخود بەهۆی دووگیانبوونەوە لە دوای دووگیانبوون ئازارێکی زۆریان پشت بۆیێت ئەمەیان چییە؟ بەڵێ ڕاستە خانمان کە بن بە دووگیان بڵێن کێشەکەیان زۆرە بێ وەزنیان زۆرە ئەوەش فشارە خاتە سەر بربڕەکان ئازاریان بۆ دروزە بێ لەو تەمەنە ئەوان گەنجن ئەو کێشەیە زیاتر کاتێکی زۆر نییە دوایی کە مناڵەکەیان بوو ئازارەکە نامێنێت زۆربەی کات. باشە لەسەرەوە کاواتە قەڵەوبوون بە شێوازێکی ناڕێکواتە زیاتر قەڵەوەکە لە ناوچوی ورگ و کەمەردا بێ کاریگەری هەیە لەسەر ئەوەی ئازار لەسەر ئەو بربڕانی پشت ئەو پێنج بربڕە دروست بکات. خۆی ڕاستە قەڵەوی ئەگەر زۆر بێ بۆ نمونە ئەگەر مرۆڤەکە
50 کیلۆی زیاتر بێ لە وەزنی خۆی ئەوە هەموو وەزنا چێتە سەر بە دەرەجەیەکەم بربڕەکانی پشت دوایی ئەژنۆکان دوایی جنگەکانی حوز کە کێشێکی زیاتر لەسەر ئەو فشارێکی زیاتر بێ ئازارێکی زیاتر دروستەکە بێگومان. دکتۆر بەشێک لەوانەیە کە تووشی ئازاری بربڕەکانی کەمەرە بن هەم خانمان بێت یاخود پیاوان ئەمانە نیشانەکانی چین ئایا ئەو کەسە تەنها هەست بە ئازارەکات یاخود نیشانی تر هەیە لەسەر ئەو کەسەدا دەرەکەوێت و هەستی پێکات نیشانەکانی جیاوازن؟ مێتوان باسی ئەو نەخۆشانە بۆ کەم کە سەدانی نەخۆشخانە ئاکەن بێگومان ئەگەر ئازارێکی باسی ئەوانەکەین بەڵێ لەو بڕواایدام لە کەمرۆڤەکان ئازارە نەبێ ئازارێکی کەم سەردانی نەخۆشخانە ناکەن بۆی هەیە حەبێکی ئازار بخوا و خۆی چاک ببێتەوە بەسەندێ نەخۆش ئازارەکەی و نەزۆرە سەدانی نەخۆشخانەکە و بێتاقەتی کرد ناتوانێت بڕوە ناتوانێت بخەوێ جاری وایە پێویستی بەوەیە کە لە خەسخانەش بخەوێت چەند ڕۆژە ئێمە بڵێن فەحسی بۆکەین بە ئەشیاء بزانین هۆکارەکەی چییە. باشە دکتۆر هەندێک کەس هەیە بوونی جسمی ئەوەیە کە پشتی زۆر قەوسرەواتە لە ناوچەی کەمەرەوە ئەوە زیاتر قەوسە بێتەوە پشتی ئەمە دیسانەوە کاریگەری دروستەکە لەسەر ئەو ئازارە یاخود هیچ گۆڕانکاریە دروست ناکات. پرسیارەکە زۆر جوانە خۆی کاڵین بربڕەکانی پشت مل سنگ کەمەر لە بەشی کەمەرە وەکو خۆ دوتە چەمانەوەیەکی تایە هەندێک کەسێ زۆر ئەو چەمانەوە وای ڕاستە ئەو پرسیارە زۆر جوانە ئەو بەوە بە ئینگلیزی پێڵێن لۆردۆسس خۆی ئەبێت چەمانەوەی هەبێ بە چەمانەوەی زیایە لە هەندێک کەسە ئازار دروستەکە چکە پەسانە خاتە سەر جونگەکانی جاگە وەرزش بکە بڵێن ماسوەکانی سکی بەقوت کە ئەو چەمانەوەی کەمترە بێ. بەڵێ کاتە ئەو وەرزشە جۆرە وەرزشێکە ئایا وەرزشێکی دیاریکراو هەیە بۆی کەمبوونەوەی ئازارەکان لەو کەسەدا؟ وەرزش زۆر گرنگە لەو کاتەیەگە چەمانەوەی پشت زیاتر بێ بە زیاتر وەرزشی ئەو کە ماسوەکانی سک بەهێزکەی ماسوەکانی سک بەهێزکەی ئەو وەختە چەمانەکە کەمترە بێ. باش ئەو کەسانی کە وەرزش یاخود دیاری هەڵگرتنی قورسایی دەکەن هەندێک جار پشتێن لە کەمەریان دەبەستن ئەمە چ سوودێکی بێت هیچ سوودێکی بەڵێ پشتێن دەبەستن لە ناوشی کەمەریان زیاتر. خۆی وەرزش گرنگە بە دەرەجەی یەکەم بە زۆرجیش دەبێ بە پێ ڕێنمایی بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێ دیارە ئێمە باس لە بەرزکردنەوەی قورسایی دەکەین وایە ئەو مرۆڤە نابێ لە سەرەتا دەستکا بە کێشێک لە هی خۆی لە توانای خۆی زیاتر بێ بۆ نمونە گەر یەکەم جاری بێ لە جیم ئەبێ بە کێشێکی کەم دەست پێ بکە و بە شێوەیەکی تەندروست ئەو پشتێنەش سوودی خۆی هەیە کە بە شێوەیەکی تەندروست هەڵگرێ بۆی زیانی پێنەگە. بەڵێ هەر لەسەر پشتیان بەشێک بە تایبەت لە خانمان زیاترە کۆرسی ئابەستن ئەم کۆرسیە تا چەند پەیوەندی ڕاستەوخۆی بە هەبوونی ئازاری بە تایبەت لە ناوچەی کەمەردا هەیە. ئەگەر ئەو خانمانە بڵێن کێشەی ئازاری پشتیان هەیە ئانی بۆ ئازارەکەش بەکارێن ئانشی بۆ لانی جوانی بەکارێنن کۆرسێت هیچ بڵێن زەرەرێکی نییە ئەگەر ئەو مرۆڤە هەستەکە کە سوودی لێبینە کێشەیەک نییە ئەتوانێت بەڵێ. باشە کاتە دکتۆر بە باسی خۆپارێزەکان بکەین کە هەندێک خۆپارێزی یاخود شێوازی مامەڵەکردنمان پێ بڵێ کەوات لێ بکات دووربیت لە ئازاری بربڕەکانی پشتی ناوچەی کەمەر. بەڵێ خۆی ئازاری بربڕەکانی پشت مرۆڤ لە کاتی ژیاندا زۆربەی مرۆڤەکان کاتێ دوو کات تووشی کێشەی ئازاری پشتە بن هەند زۆربەی کاتیە چەند هەفتەیەگە خانێ دواییش چاگە بێتەوە هەندێکی پێویست دەکات سەردانی تەندروستی بکە و بە حەبێک چاگە بێتەوە هەندێک زیاتر ئازارەکان درێژخایەنە بێ زیاتر هۆی ئازاری پشت بۆ ماوەییە بێگومان ئەگەر کێشی زیای هەبێ هەر تەئسیری هەیە کێشێکی زیاتر لە بەرسەر بربڕەکانی پشت پەستانێکی زیاتر دروستەکە کە لە کۆتایە بێتە هۆی ئازار. بەڵێ ئێمە باسمان لە ڕەکەزەکان کرد بەڵام ئایا هەبوونی ئازار لە بربڕەکاندا بەپەی تەمەنەکان جیاوازی هەیە دەکرێت ئەوەی تەمەنی کەمێکیە یاخود منداڵە تووشێم ئازارە بێت. ئازاری بربڕەکانی پشت لەگەڵ تەمەنە زیاترە بێ مناڵی ئازاری پشتی کەمترە وەک لە مرۆڤێت تەمەنی 80 ساڵ بێ ئازارەکانیش هۆکاری جیاوازیە لە مناڵێکە و لە مرۆڤێکە تەمەنی 80 ساڵ بێ لە مناڵە ئازاری پشت زۆر کەمە ئەی کەمەر بەگشتی ئازارەکانی پشت لە کەمەرە لە منداڵە ئازارەکانی کاتیە و
چاگە بێ بەس لەگەڵ تەماناوەکو هەموو جونگەکانی تر بربڕی پشت خورانی ئەبێ سوانی ئەبێ ئەوە ژواکە کە ئازار دروزەکە هۆکاری تریش هەیە بۆ نمونە ئێسکە نەرمی جاریواشکاوی دروزەکە ئەمانەمی ئازار دروزەکە جاری واشەیە نەخۆشی ترێ وەرە زۆر دەگمەنە بەس نەخۆشی شیرپەنجە هەیە بۆ نمونە بڵێن هەوکردنی بەکتریا ئەمانە زۆر دەگمەنە بەس ئەگەر نەخۆشە ئازار هەبێت لە 6 هەفتە زیاتر پێویستە سەدانی تەندروستی خەسخانەکان بکە نەخۆشخانەکان بۆی چارەسەری بۆ بکرێ و بڵێن تەشخیصی بۆ بکرێ نەخۆشەکەی چییە؟ باشە بەگشتی دەمەوێت بەو ئێسکەی بەردەستە باسی ئەو گرفتانەمان بۆ بکەیت کە تووشی بربڕەکانی پشت لە ناوچەی کەمەرەوە دەبن ئینزیلاق یاخود داخورانی ئەو کرکراگەی نێوان بربڕەکان دەمەوێت باسی ئەمانەمان بۆ بکەیت. پرسیارەکە زۆر جوانە خۆی وەکو پێم باسم کرد بڵێن ئازار لە تەمەنی مناڵیە زۆر کەمە ئەو حاڵەتە ئەگەر ئازارێکشە بێت سەدای نەخۆشخانە بکرێەوە زۆر کەمن ئەوانە ئازارەکان بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 20 ساڵی و 30 ساڵیە دەست پێەکە بۆ نمونە کەوتە ئینزیلاق بڵێن خزانی کرکڕاگەی پشت زیاتر لە تەمەنی 30 بۆ 40 ساڵیە هەیە ئەوە ئازاری پشت و قاچش دروستەکە دوایەوە لە تەمەنی 70 ساڵیە ئەوەی کە دەست پێەکە داخورانی جونگەکانە ئەوەی کە خەڵک پێڵێ سەوەفان خورانی جونگەکان بڵێن زبریە دروزەکە و ئەو وەختە سووربوونەوەیەک و ئاوسان و هاوکردنیە دروزەکە و ئازار دروزەکە واتە لە بەشی دەرەوەی جە ساستی پێەکەی ئەوە ئەوەی کە بێگومان لە پشتە هاستی پێەکرێ ئەو نەخۆشانە ئازارێکی زۆریانە بێ و پێویستیانەوە بە سەدانی تەندروستی بکەن بۆی عیلاج وەرگرن زۆربەی ئازارەکانی پشت بۆ نمونە لەوانەیە 2 هەفتە بۆ 6 هەفتە بێ و زۆربەی جار خۆی چاگە بێتەوە بەس کە لە 6 هەفتە درێژخایان بوو زیاتر پێویستە سەدان بکە بۆی پشکنینی بۆ بکرێ پشکنینەکە زیاتر بۆی کە لەوە بێگومان بین کە کێشەی تری نەبێ بۆ نمونە هاوکردنی بەکتریا شێرپەنجە ئەو وەلەو زۆر دەگمەنە بەزەوی بزانین کە ئەو کێشانەی نییە ئەمێت دروستی ئەم سێ لە زاری ئێوە بزانم بەشێک باز لەوە دەکەن بۆ کەمکردنەوەی ئازاری بربڕەکانی کەمەرپەنا دەبەنە بەر ئاواتە لەناو ئاودا ئەمێنەوە هەستەکەن کە ئازارەکانیان کەمە بێتەوە ئەمە دروستە؟ بەڵێ ئەگەر ئازاری پشت گرنگەوەیە کە نەخۆشەکە تەشخیصێکی بدرێت سەبەبی ئازاری پشتەکەی چییە کە تەشخیصەکەی وەرگرت وەرزشکردن لە ناو ئاوە شتێکی باشە چکە کێشی نەخۆشەکە کەمە بێ بە ئاسانێت توانێت جوڵە بکە بۆ ئازار کەمی ئەکاتەوە لە ئاوە بەڵێ باشەوەستانە ناو ئاودا ئەی ئەنجامدانی جۆرە جیاوازەکانی مەلەکردن بۆ منە کەسێک ئازاری پشتی هەیە لە ناوچەی کەمەرەوە چ جۆرە مەلەوانێک یاخود چ جۆرە وەرزشێک بکە بۆی هەستی ئەو ئازارەکەم بکاتەوە لە جۆستی خۆیدا بەڵێ ئازاری پشت پێشتر وا خەڵک پێی وتراوە کە ئازاری بوو لە جێگای پاڵکەوێ بێگومان ئەگەر ئازارێکی زۆر بێ لانەیەک دوو ڕۆژ پێشی بە ئیسراحەت بێ بەس پاڵکەوتن لە جێگای بە کاتێکی زۆر ئەوە زەرری پێگەێنێ ئاسانترین ڕێگە ڕێکردنە ڕێ بکە ڕۆژی چارەکێ بۆ پشتی باشە وەرزشێکی زۆر باشە ئەگەر توانای هەبێ بتوانێت بچێ بۆ مەلە ئەوەش وەرزشێکی زۆر باشە هەمووی بۆ ئازاری پشتەکەی بەڵێ لەبەرکردنی پێڵاوی بەرز تا چەند کاریگەری ڕاستەوخۆی بەسەر ئازارەکانی پشت و هەروەها ناوچەکانی کەمەرەوە هەیە ئەگەر خانمان پێڵاوی بەرز لەبەرکەن بۆ لە پێکەن بۆ چەند سەعاتێ لەو باوەڕان نیم زەرێکی هەبێ بەس ڕۆژانە بەکاری بێنی بۆ 8 سەعات لە ماوەی چەند ساڵەکە بێگومان ئەمە کاریگەریەکی بێ لەسەر پشت بە شێوەیەکی تەندروست ناوەستێ و مرۆڤە پستانەکە چێتە سەری و ئازاری بۆ دروستەکە بە چەند کاتژمێرێکی ڕۆژانە کێشەیەکی وا نابێ بۆ پشت باش هەر لەسەر پێڵاوەکان دێکجار پێڵاوی فلاتیش لە پێ دەکەی بەڵام کە بۆ ماوەیەک لەسەر یاخود کارەکەت واخوازێ بۆ ماوەی کاتژمێر زیاتر بە پێوە لە شوێنەکە وەکو پێی کردەوەستی دیسانەوە ئازاری ئەو ناوچەیە دروست دەکات ئەمە زۆر بەردەوام بوون لەسەرەمە ئەم ئازارە ئەکا بە ماوەیەکی درێژخایەن یاخۆچی بەڵێ پرسیارەکە زۆر جوانە ئێستا ئیشەکان زۆر بووە ڕۆژانە خەڵک لەوانەیە 8 بۆ 12 سەعات ئیژەکە ئەگەر زەوەیەکە بۆ مرۆڤ کە پێڵێن عەرز ئەگەر ڕق بێ ئەو مرۆڤە 8 سەعات بە پێوە وەستاوە ئەگەر قۆنەکەی ڕق بێ ئەوە ئازاری بۆ دروست دەکات لە ئەژنۆیان لە کەمەریە
لەبەرەوە لە هەموو وڵاتەکانی جیهانە ئەو نەخۆشانەی ئەو مرۆڤانە کە ئیش دەکەن قۆنەرەی هینیان بۆ دروست دەکەن کە نەرم بێ بۆی پەستان نەچێتە سەر ئەژنۆکانیان و پشتیان ئازاریان بۆ دروستکەن. کەواتە بینە سەر چارەسەریەکان چین بۆ کەمکردنەوەی ئازار. ئەگە بڵین ئازاری کەمەر پێش هەموو شتێ ئەبێ تەشخیصێکمانە بێت دایگنۆز بڵین هۆکاری ئازارەکە چییە؟ زۆربەی جار ژمگەیە ماسوولکەیە ئازارەکانی کەمە بڵین بۆ نمونە. زۆربەی جار بە وەرزشێک یان بە حەبێکی ئازار چاک ئەبێ. بەڵام بڵێن حاڵەتی کەم هەیە نەخۆشیە کە بۆ نمونە لەوانەیە شیرپەنجە بێ یان بۆ نمونە لەوانەیە هەوکردنی بەکتریاکان بێەوە بێت تەشخیص وەرگێ عیلاج وەرگێ. باشە دانانی پلاتین لەم بەشەی بڕبڕی پشتە هیچ دەورێکێ بێ یاخود ئێوە لە هیچ حاڵەتێکدا بەکاری دێنن؟ بەڵێ تۆ ئێستا باسی نەشتەرگەریەکەی؟ بگوان. بەڵێ باسی نەشتەرگەری بڕبڕەکانی قاڵبی چارەسەرەوە؟ ئێوایە ڕاستە. زۆربەی حاڵەتەکانی ئازاری بڕبڕی پشت ئەگەر چاک نەبێ بە وەرزش یان بە حەب چاکە بێ. بەس ڕێژەیەکەیە لەوانەیە لە 10 کەس 2 کەس چارەسەریان نەبێ بە حەبیان بە وەرزش. لە 10 کەس 2 کەس پێویستیان بە نەشتەرگەریە بێ. ئەو وەختە بێت تەشخیصمانە بێت. جاری وایە مەسەن بۆ نمونە خزانی کرکڕاگەی نێوان بڕبڕەکانیان هەیە نەشتەرگەرەیەکی ئاسانیان بۆکرێن. هەندێک نەخۆش پێویستیان بە ئەوەیە وەکو کە لێرە پێڵەن پلاتین چییە بڵێن شێوەیەکە لە بە بڕغوو بڕبڕەکانی پشت ئەبەسرێ بەیەکەوە. هەندێک نەخۆش پێویستی بەیەکە کە خزانێکی زۆری هەیە ئازاری زۆری هەیە سووری لەدە عیلاجەکانی تر وەرنەگرتووە ئەو خۆی بڕغووە بۆ سابتکردنی بڕبڕەکانی پشت بۆی ئازارەکانی بەزەوە کەم نەخۆش پێویستی بەوەیە. کاتە ئەوە ئەگەر بێت و پەنا بەرنەبەر پلاتین بە کۆتا قۆناغی چارەسەر دایانێ؟ بەڵێ ڕاستە. باشە کەوتن هەروەها ڕووداوی هاتوچۆ هیچیان کاریگەری یاخود جوڵەیەکی ئەها نەگونجاو ئەبێت هۆی ئەوەی ئازارێکی درێژخایان بێگومان باسی درێژخایەنەکەم دو بەشی بڕبڕی پشتە دروست بکات کەوتن بە پشتە ئازارێکی ناخۆشە. بەڵێ ڕاستە پرسیارەکە جوانە هەر ئازارێکی پشت ئەگەر لە 8 هەفتە لایدا پێڵێن درێژخایەن ئەگەر نەخۆشەکە خوا نەخواسە لەگەڵ کەوت بوو جاری وا هەیە لەوانەیە شکاندن بێ لە بڕبڕەکانی پشتە یان داخەزانی کرکڕاگەکانی بێ وەختە بێ بڵێن پشکنینی بۆ بکرێ بە تیشک بە ئەشیعە لەوانەیە شکاویە بێ وەختە بێ عیلاجی شکاویەکەی بۆ بکرێ. ویستم لامان کاتە باسی زۆر نەخۆشەکان کە سەردانەکەن بۆ نەخۆشخانە زاراوەیەک بەکارن ئەڵێن فەقەراتمان هەیە بۆ نمونە. فەقەرات ئەگەر بۆ نمونە تەرجمەیەکێ بە کوردیانی بڕبڕی پشت ئەڵێ بڕبڕی پشتم هەیە خۆیەوە نەخۆشی نییە بەس لەو باوەڕدام ئەوان کاڵێن بڕبڕی پشتوانە ئەڵێن نەخۆشی بڕبڕی پشتمان هەیە بەس نەخۆشی بڕبڕی پشت کە ئازاری هەبووە زیاتر 6 هەفتە یان 8 هەفتە چاگە بێتەوە ئیتر ئەوە چاک بۆ تۆ پێویست ناکە هەتا ژیانی بڵێ وەڵام من فەقەراتمێ نەخۆشی فەقەراتمێ نەخۆشی بڕبڕەکانی پشت ئەتوانێت ژیانی ئاسایی خۆی بەڕێوە بەرێ ئەوە لە بیر خۆی باتەوە بەزیتر کەسەکانی دەوروبەری هاوڕێکان ئەڵێن تۆ فەقەراتت یان نەخۆشی بڕبڕەکانی پشتێ بێ هیچ چاڵ ناگرێ بە پاڵکەوی ئەوە ڕاز نییە چکە ئەو نەخۆشی وەکو هەڵامەتێکە چاگە بێتەوە وەکو مرۆڤێکی ترە توانی بڵێن ئیشی ڕۆژانەی خۆ بکەیت و بێگرفت. هاوکارم باسی لە کاوچەند کرد. گەر بێت تو کەسێک شتێک هەڵبگرێتەوانێ هەستاکە پشت لەو کاتێک سەر تووشی گرژبوون دەبێت ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکە چی هەندێک مرۆڤ وەرزشی نەکردووە لەوانەیە ساڵێک بێ گەر بێت و قورسایش نەبێت بەس لە ناکەو شتە کاڵگرێتەوە. بەڵێ بەس کە مرۆڤ شتێک هەڵەگرێ بە شێوکی تەندروست ئەبێ لە پێشە ئەژنۆکانی بەکاربێنێ ڕێگەی تەکنیکێ تایبەتی تۆ مرۆڤەکە چۆن شت هەڵەگرێ ئەگەر بە شێوکی ناتەندروست هەڵگرێ بێگومان ئازار دروستەکە. باشە هەندێک جار باوەی هەندێک ڕووداوە نەخۆش پێویستی بەوەیە بۆ ماوەیەکی درێژخایەن لەسەر جێگە بمێنێتەوە بەڕاکشاوی هەندێک جار جستە بەکاملی تووشی تەشەنج و هەندێک حاڵەتی ناخۆش دەبێت لێرەدا هیچ جوڵەیەکە یاخود هیچ هاوکاریەکە بۆ ئەو نەخۆشە بۆی کە دواتر هەستایەوە تووشی گرفت نەبێت لەو بەشەی بڕبڕی پشتە. لە ڕاستیە هەندێک مرۆڤ بەهۆی کاریگەریەکان بڵێن ڕووداوێکەوە
کێشەیەکی بۆ دروست دەبێت تەشخیص وەرگێ ئەگەر شکاوی هەبێ ئەو وەختە علاجی شکاوەکە وەرگێ لەوانەیە 8 هەفتە بێ. ئەنا دکتۆر دیارە مەبەستم ئەوەی بۆ من هەندێک جار هەیە هەندێک نەشتەرگەری ئەنجام دەدەن بۆ نەگۆڕینی کڵاوی ئەژنۆ بۆ ماوەیەکی دوور درێژ لەسەر جێگە دەکەون کەسەکان. ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی ئەو ئازارە لە پشتدا دروست بێت لە ئەگەری هەستانەوەی کەسەکەدا. بەڵێ گۆڕینی تو باسی گۆڕینی کڵاوی ئەژنۆ مەبەستەکەی من ڕێک ئەوەیە کە ئەها هەندێک نەخۆشەیە بۆ ماوەیەکی درودرێژ لەسەر جێگە ئەمێننەوە باشە دوای کە هەڵ ئەستنەوە ئازاری جستیان زۆرە بۆ نمونە قاچیان زۆر ماوەیەکە لەسەری ڕیان نەکردووە پشتیان ماوەیەکی زۆرە قورسایی هەڵ نەگرتووە ئەمانە دیسان تا چنێکەوە بۆی بتوانێت ژیانێکی ئاسایی دەست پێ بکاتەوە دووبارە. ئێوە ڕاست هەزمرۆڤێ لە جێگای بکەوێت بۆ کاتێکی زۆر ماسوولەکانی بێهێزە بن پێویستیان بەڕاهێنانەوێت کە پێڵن ڕیهابلیتیشن کاتی ئەوێ بۆی بکەوێتەوە جوڵە و بجوڵێ بەس هەندێک زارانی لە کۆنەوە بە شێوەیەکی هەڵە بە خەڵک گوتراویان کۆنتریکە نەشتەرگەری پشتەکرایان ئەژنۆ ئەیانۆ بێت لە جێگای بکەوی چەند هەفتەیە بەس ئێستاوانە نەشتەرگەری گۆڕینی ئەژنۆ یان ڕانیان پشت ئەو چەند سەعاتێکی مرۆڤەکە بێ ڕێبکە و وەرزش بکە. کاتی کۆن وا بۆ بڵێن نەشتەرگەرەکان بە شێوەیەکی کۆن بووە وتیانە بێ هەفتەیە لە جێگای بکەوی بێسە گۆڕانکاری زۆر هاتووە نەشتەرگەری زۆربەی نەخۆشەکان هەمان ڕۆژەچنە ماڵەوە ئەبێ بجوڵن چکە نەجوڵان لە هەفتەیەکە ماسوولەکانە پوکێنەوە نەخۆشەکە ناتوانێت جوڵە بکە. بەڵێ مەبەست لە جوڵەکردن هەر جوڵەکردنی ئاسایی یاخود ئێوە وەکو پزیشک جوڵی تایبەتی بۆ دانێن هەموو نەخۆشەکە نەشتەرگەری بۆ بکرێ نەشتەرگەری جومگا گۆڕینی جومگا پرۆگرامێکی ئەدرێتێ ئەبێ وەرزش بکە لە یەکەم ڕۆژەوە ئەوە نییە بڵێ تۆ بێ لە جێگای پاڵکەوی. ئێستا هەندێک نەخۆش ئەڵێ لەگەڵ برادەرەکانی وەڵام من ئەڵێن ئەمەلیات کراوە لایەن 10 ساڵەوە پێشەبێ هیچ هەڵ نەگرێ نەجوڵێ ئەوە هەڵەیە کە نەخۆش نەشتەرگەری بۆ کرێ بۆ ئەوەیە کە بێتەوە بە مرۆڤێکی تەندروست جیاوازەیەکی نێبێ لەگەڵ نەخۆشی ترا ئەوە نیە وڵات تۆ ئەمەلیات کرێ نەشتەرگەری بۆ کراتر نابێ هیچ بکەی وانە نەشتەرگەرێکە بۆیە کە بێتەوە بە مرۆڤێکی تەندروست هەموو شتێ بکەوەکو مرۆڤەکانی تر. باشە دکتۆر هەندێک جار هەندێک جۆر لە دانیشتنی هەڵا بۆ نمونە بە خواریدا دەنیشی یاخود بەهۆی گرفتێکەوە کە لە قاچێکدا دروست دەبێت زیاتر پشت بە قاچێکی تر دەبەستی دیسانەوە لاربوونەوە لە جستەدا دروست دەبێت ئەمە کاریگەری لەسەر ئازاری ئەو پێنج بڕبڕە هەیە یاخود بڕبڕی پشت بە کاملی. پرسیارێکی زۆر باشە ئێستا بڵێن کۆمپانیا هەیە مرۆڤەکان بەلانی کەمەوە 8 ساعات بۆ 12 ساعات ئیژەکەن دانیشتن بە شێوەیەکی گشتی باش نییە بۆ بڕبڕەکانی پشت ئەگەر تۆ لە سەعاتێ زیاتر دانیشی بەبێ جوڵە ئازارەگەێنێ بەلەش جا ئەو کورسێکە لەسەری دانیشی کورسێکی چۆنە ئێستا باسی ئێرگۆنۆمیەکرێ ئەبێ کورسێکی تەندروست بێ باشتر وایە کاتژمێرەکە بێ کە بیرت بخاتە دو هەموو سەعاتێ جوڵەیە بکەی بۆ نمونە دقەیە 2 دقە چونکە بڕبڕەکانی پشت پێی خۆش نییە تۆ دانیشی شۆفێربی 1 سەعات هیچ جوڵەیەک نەکەی لە شێوی خۆتابی ئەوە ئازار دروستەکە. زۆر سپاس بۆ دکتۆر ئاراس عوسمان پسپۆریوت لە نەشتەرگەری بڕەکانی پشت سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس.